باشی مامۆستا. چۆنی کاکە گیان باشیت؟ قوربانی چاوت بم باشی براو. لە خزمەتتدام قوربان گیان. مامۆستا ئەوە من نەخۆشیم هەیە. نەخۆشی چیت هەیە کاکە گیان؟ وەڵا نەخۆشی دڵم هەیە مامۆستا. قوربان دڵت بم، دڵت چێتی؟ وەڵا مامۆستا بەمداری نەخۆشی دڵمە بۆ دڵکۆنی جا من بۆ چارەسەر هاتووم بۆ ئیزرائیل. مامۆستا ئێمە گوناحمان دەگاتێ هاتوون بۆ ئێرە ئێستا سرەی سەمامەیە دەیگۆڕین. هاتوونە بۆ چوونە بۆ ئیسرائیل؟ بەڵێ مامۆستا ئێمە گوناحبار نین هاتوون بۆ وڵاتە. لە چی شارێکن قوربان گیان ئێستا؟ ئێمە مامۆستا لە خەلسەخانەکەین بۆ خوا لە شاری ئەژدودین. ئەزدود ئەزانم لە ئیسرائیلە. بەڵێ ئەژدود مامۆستا ئەژدود. بەڵێ چەندێکە بێ لەوێن؟ وەڵا مامۆستا دەوری 20 ڕۆژە لەوێن. 20 ڕۆژ. تۆ تاوانبار نابی مادام چارەسەری تۆ لەو شارەیە خوای گەورە شیفادا کوڕە شرینەکەم. بەس هیچ کاکە گیان چەند ساڵ لە لای خۆتەوە دوعای خێرم بۆکە بەیانی دەچمە زەر عەمەلیات. بە قوربانە بم ئیشەڵڵا زۆر باشە بی. تەمەنە چەند ساڵ؟ 4 مانگ کە دەتمەنا 15 ساڵ. ئەی ماشەڵڵا ئینشاءڵڵا تەمەنە درێژە بێ هەمومان دوعای خێرە بۆکەین. سەلامەت مامۆستا گیان دەستم ماتەکەم. هیچ مەترسە. ناوەڵا لە خوای گەورە بەزیاد بێت ترس و مرسم نییە. ئەدەی لە خوا بەزیاد بێ ئیشەڵڵا نەشتەرگەریەکەش و بە سەلامەتیش ئەگەڕێیتەوە بۆ کوردستان. سەلامەت بێ مامۆستا گیان. باشە کاکە گیان ئەوەها سەیریکە نزیکەی 5000 کەسیش دوعا بووەکەن. دەستیان ماتەکەم دەستیان خۆش بێ. کچەکەم تۆش بڵێ خوایە دەی خوایە شیفای کاکە بدەی دەی ئەوە تا دەی ئەوە تا هەم کوڕە شرینە سیر دەکات دەی بڵێ خوایە شیفای بدەیت دەی خوای گەورە شیفات دا یا ڕەبی خوای گەورە شیفای عاجلت بۆ دەستم ماتەکەم مامۆستا گیان. قوربانی تۆ بم قوربانی دڵت بم براکەم. سەرچاوم خوا لەگەڵ بێ خوا حەفیز سەرچاوم خوا لەگەڵ بێ خوا حەفیزی بێ سەرچاوم. سەلامەت بەس مامۆستا دوعای خێر کەوتەوە. بە چاوان دوعای تایبەتت بۆکەم.